بەڵام کاتتان باش ئێمە ئێستا لە بەڕێوەبەرەتی گومرگی ڕاپەڕینین دیارە دوایەوەی کە بارێک کە خوێی هەڵگرتووە لە مەرزی کێلێەوە دوای تەواوکردنی ڕێکارە یاسایەکان گەشتۆتە هەولێر و لەوێ ئاسایشی هەولێر ڕایگەاند کە لەناو ئەو بارەدا بڕێک مادەی هۆشبەریان دۆزیوەتەوە. ئەمڕۆ گومرگی ڕاپەڕین ڕوونکردنەوەی هەیە لەسەر ئەو بابەتەوە قسەیان هەیە. کاک جەوەر من لەگەڵدا بەڕێوەبەری گومرگی ڕاپەڕین. کاک جەوەر سڵاوت لێبێ. سەبارەت بەو بارەی کە دەستگیر کراوە لە هەولێر و دەگوترێن مادەی هۆشبەری تێدا بووە، ئێوە ئاماژەتان بۆ ئەوە کرد کە ڕوونکردنەوەتان دەبێت لەسەری قسەتان چییە لەسەری؟ بەخێر بێن. سەبارەت بەو بارە کە لە 2/6 هاتۆ لە سنووری مەرزی کێلە داخل بووە، خوێی پێ بووە، دوایتر بیستمان کە لە هەولێر دەستی بە سەداگیراوە و 15 کیلۆ تریاکە مخدرات تێدا بۆ مادەی هۆشبەر. ئێمە دەستخۆشی لە ئەنجامدرانی ئەو ئۆپراسیۆن دەکەین، سوپاسیان دەکەین. بەڕاستی مەرزی کێلێ مەرزێکی قەڵەباڵغا، ڕۆژانە 150 بۆ 200 سارەی پێدا دێ و ئێمە چەندین جار داوامان کردووەکەوە سۆنەر و یاسەگی ڕاهێنراو بۆ ئەمە بەستا بهێنێتەوێت تاکو ئێستا لێی نەبوو. ئەوەی کە ئێمە ئێستا لەوێ کردومانە ڤیدیۆمان لایە، دامانە ڕاگەیان کارەکان کە لە مەرزەکەی ئێمە بە شێوەیەک پشکنی بۆ کراوە. فەرمانبەر و لەگەڵ کرێکار و ئاسایشی لەگەڵیان بۆ چوونە سەر بارەکە شیشیان لێداوە و ئێمە بەو شیشە چەندین جارباری کەمان کەشف کردووە، بەڵام 26 تەن هەر گونیە 1 تەنە 26 گونیە مەسەلەن 1 کیلۆ یان 2 کیلۆ ئەوەی تداوێت زەحمەتە بە شیش کەشف بکرێت. بۆیە ئێمە داوا دەکەین کە لێرەوە کە جیهازێکی سۆنەر بۆ ئەو مەرزەدا بنێن زۆر زەرورە. ئەم حاڵەتەش لە زۆربەی مەرزەکانی کە کراوە هەیە سۆنەریشی لێ و بەس ئەو حاڵەتە تێدا کراوە. بۆیە ئێمە هەندێک لە شتەکان پیجەکانی سۆشیال میدیا و هەروەها تەلەڤیزیۆنی ڕوودا کە شتەکان زۆر گەورە کرد و زەقیان کردەوە کە ئەوە وەکو ئەوە بۆ کە چێلێ بڵێن مەرزێک شوێ کەسێکە کە معتادی هێروینی تریاک بێ. لە هەموو سەری قسەکانیان باسی چێلەیان دەکرد کە چێلێ مەرزێکی لەو شێوازەیە کە بەوێدا هاتوو ئەوانە ئەو شتە بە هەموو مەرزەکاندا دێ. بەڵام ئەوەی گرنگە لای ئێمە ئەوەیەکەوە شتێکی وا بکرێت کە ئەو دیاردانە نەمێنێ ئەویش بەهۆی دانانی جیهازی سۆنەرەوە. کاک جەوهەر کەمێک پێش ئێستا باست لەوە دەکرد کە دەستێک هەیە دانهەوێت ئەم سنوورە یان ئەم مەرزە ناشرین بکرێت بۆی کە دابخرێت. ئەمەش جۆرێک لە جۆرەکان لای هاوڵاتیان وا لێک دراوەتەوە کە بەهۆی بوونی مەرزی تر لە شوێنی تر و ناوسێتر بۆیە کە داهاتی ئێرە بچێتەوە بۆ ئەوێ. ئەمە تا چەند ڕاستە؟ وەکو باس کردەوە هاوڵاتی و خەڵک بڵێن هەستی وا پێکردەوە بەو شێوازە بڵێن باز دەکات. ینی لە سۆشیال میدیا بەڕاستی لە تەلەڤیزیۆن ڕووداوی شتەکە زۆر ینی وە بە شێوەیەکی وا بارکرا خۆیان دواتر ئەوان هینەکان ڕەش کردەوە ئەو شتێک کە لەسەر بۆ نمونە مەسەلەن شوفێر کە دەسێ بۆ دی و نازانێت چ بارێک بار دەکات. ینی شوفێری ئەم بارە هیچ ئاگادار نییە چ بارێکی بەردەکەوێت. لەبەرەوەی لێ بە سیستەمێک دەچن لەوێ لە ناو مەرزەکە تەوزیانەکان تۆ بڕۆ ئەو بارە بارکە تۆ بڕۆ ئەو بارەکە. بۆیە ینی سایاق هیچ هینێکی نییە، هیچ خەتایەکی لێ لەم شتەیە. ینی احتیمالێکی زۆر دوورە سایاق دەستی هەبێت لەو شتەدا. چی بکرێت بۆ ئەوەی کە ڕێگری لەو دیاردەی قاچاقچێتی ئەو خاڵە سنووریانە بکرێت بەتایبەت مادەی هۆشبەر؟ ئەمە ڕۆژانە بۆ نمونە دێنمەوە، مەسەلەن بۆ نمونە تڕێرەیەک تایید دێ 2500 کیسەی تێدایە تۆ 2 کیلۆ تریاک 3 کیلۆ تریاک بشارێ ئەو تایتانە بەچی کەشف دەبێت. ینی خۆ تۆ ناچی یەک ئەو تایتانە بکەیەوە ئیلا دەبێت لە ڕێگای سۆنەرەوە بێ دانانی سۆنەر یا لە ڕێگای سەگی ڕاهێنراوە کە ئەوە ئیشی ئاسایشە و ئاسایش بهێنێتەوە. ئەو دوو حاڵەتانە بێ بەڕاستی هیچ شتێک دەربازی نابێت کەشف دەبێت. ساس بۆ کاک جەوهەر ڕەسوڵ بەڕێوەبەری گومرگی ڕاپەڕین وەکو ئاماژەی پێکرد کە بەڵێ سابر وەکو ئاماژەی پێکرد کە دیارە لە مەرزی کێلێ ئەو کەشفیانی کە هەیە تەنها با بڵێن شتی ئاساییە کەلوپەلی سەرەتاییە هیچ سۆنەرێک یاخود کەلوپەلێکی وا دانەنراوە بۆ ئەوەی جیهازێک وە دانەنراوە کە ئەو مادانەی کە قاچاخن بەتایبەتی کە مادەی هۆشبەر ئاشکرایان بکات. سوپاس سابر بۆ خستنەوەی تەواوی زانیاریەکان.